لەگەڵ دکتۆر بژار پسپۆری هەرسوو جگەر و نازۆر لە نێوان ئارامی مزگەوت و زانستی پزیشکیدا لە بەربانگی میهرەبانی ڕێگای تەندروستیتان نیشان دەدەین. خدای گەورە دەفەرموێت کاتێک نەخۆش دەکەوم هەر ئەو زاتەیە کە شیفام دەدات. یەکێک لەو نەخۆشیە بێزارکارانەی کە لە ڕەمەزاندا ئازارەکانمان زیاد دەکات بەکتریای گەدەیە. ئایا دەکرێت لەگەڵبوونی ئەم بەکتریایەدا بەبێ ئازاری سوتانەوە ترشەڵۆکی گەدا مانگی ڕەمەزان بەسەر بەرین؟ کەی بەکتریای گەدە دەبێتە هۆی برین و مەترسی وەسەر ڕۆژوەوان؟ بەناوی خوای بەخشندە و میهرەبان، بینەرانی بەڕێز سڵاوی خواتان لێبێت. ڕەمەزانتان پیرۆز، ڕۆژووتان قبوڵ بێت. مانگی ڕەمەزان دەکرێت تەنها وەزگەیەک نەبێت بۆ نزیکبوونەوە لە خوای گەورە و گەشتێکی ئاینی، بەڵکو دەکرێت گەورەترین دەرفەت بێت بۆ دووبارە ڕێخستنەوەی جەستەمان. من وەکو پزیشکێکی پسپۆری ورد لە نەخۆشیەکانی کۆئەندامی هەرس و جگەر هەمیشە دەڵێم ڕۆژوگرتن باشترین چارەسەرە بۆ دووبارە ڕێخستنەوەی گەدە و کۆئەندامی هەرس. ئەوڕۆ باسی دوو بابەتی زۆر گرنگ دەکەین. بابەتی یەکەمیان بەکتریای H. پایلۆری، بەکتریای گەدا، و بابەتی دووەمیان ئەو نەخۆشانەی کە ناتوانن بە ڕۆژوو بن و پێویستە سەردانی پزیشکی پسپۆر بکەن. بەکتریای گەدا، بەکتریای H. پایلۆری، ئەو میوانەی زۆر جار دەبێتە کێشە بۆمان لە کاتی بە ڕۆژوو بوون. ئایا ئەو بەکتریایە چۆن کار دەکات؟ بەکتریای H. پایلۆری دەچێتە ئەو بەرگەی کە گەدە دەپارێزێت لە ترشەڵۆکی و دوای مانەوەی بۆ ماوەیەکی درێژ ئەم بەرگە بێهێز دەکات و دەبێتە هۆی لاوازکردنی ئەم بەرگە و هەوکردنی گەدەمان. کاتێک لە مانگی ڕەمەزان بە ڕۆژوون بۆ ماوەی چەند کاتژمێرێک گەدەمان بەتاڵ دەبێت، ترشەڵۆکی گەدا تا ڕادەیەکی زۆر دەردەچێت و ڕاستەوخۆ بەر ئەو شوێنانە دەکەوێت کە بەهۆی ئەم بەکتریایە تووشی هەوکردن بوون و نەخۆشەکە هەست بە ئازاری گەدە دەکات. پرسیارەکە ئەوەیە ئایا ئەو نەخۆشانەی کە بەکتریای H. پایلۆریان هەیە ئاساییە بە ڕۆژوو بن یان ئایا ڕۆژوگرتن زەرەریان پێدەگەێنێت؟ بێگومان نەخێر، بەڵام پێویستە ڕێنماییەکان جێبەجێ بکەن. من وەکو پزیشکێکی پسپۆر بە پێویستی دەزانم چەند ڕێنماییەکتان پێ بدەم بۆ ئەوەی بتوانن بە ئارامی بە ڕۆژوو بن لە مانگە پیرۆزە. یەکەمیان، کاتێک نەخۆشت هەست بە ئازاری گەدە دەکات و دەستنیشان دەکرێت بە هەبوونی بەکتریای گەدا، پێویستە چارەسەری پێویست وەربگرێت لەلایەن پزیشکی پسپۆڕەوە. دووەمیان، بەربانکردن بە ئاوی شلەتێن و خورما. سێمیان، لە نێوان بەربانگ و پارشێودا باشتر وایە دوور بکەوینەوە لە خواردنی ترش، خواردنی تیژ، چەوریەکان، زۆر خۆراکی و هەروەها خواردنە گازیەکان. چوارەمیان، پاشێوکردن. سەبارەت بەو نەخۆشانەی کە دەرمانی دژە ترشەڵۆکی بەکاردێنن، زۆربەی ئەو حەبانە پێویستە 30 خولەک پێش نانخواردن بەکاربهێنرێت، بەڵام هەندێک جۆری حەبی تر هەیە دەتوانێت لە کاتی ناخواردنیان دوای ناخواردن بەکاربهێنرێت. بابەتی دووەمیان، کام لەم نەخۆشانە ناتوانن بە ڕۆژوو بن و پێویستە سەردانی پزیشکی پسپۆر بکەن. ئەوانش یەکەم، ئەو نەخۆشانەی کە تووشی خوێنبەربوونی گەدە دەبن یان هەست دەکەن بە گۆڕینی ڕەنگی پیساییان بۆ ڕەنگی ڕەش. دووەمیان، کاتێک نەخۆش ئازارێکی زۆری گەدەی هەیە و بەرگەی ناگرێت. سێمیان، کاتێک نەخۆش دەستنیشان دەکرێت بە هەناوبینی کە برینی گەدەی هەیە یان برینی دوانزەگرەی هەیە. بۆیە لەم حالەتانە پێویستە سەردانی پزیشکی پسپۆر بکەین. لە کۆتاییدا داواکارم لە خوای گەورە ڕۆژوو هەموو لایەکمان قبوڵ بێت، هەموومان تەندروست و سەلامەت بین. خواتان لەگەڵ.